پەیامی ئێمە ئەوەیە کە بەڕێز ئۆجەلان ئەبێ ئازاد بێ، هەرچەند بەڕێز ئۆزەران ئەوە 20 ساڵ زیاترە لە بەندە، بەڵام ئەفکار و بیر و باوەڕ و فەلسفەی ئۆجەلان لە هەموو کوردستان و لە هەموو جیهان دەنگی داوەتەوە و بڵاو بووەتەوە. یعنی ڕاستە فیزیکی بەڕێز ئۆجەلان لە حەبسخانەیە، بەڵام ڕۆحی و فکری بەڕێز ئۆجەلان هەمیشە لە دەرەوە و لە هەموو گۆشەیەکی کوردستان و لە هەر شوێنێک کە ئینسان بچەوسێتەوە و خەبات بۆ ئازادی بکە، بیر و باوەڕی بەڕێز ئۆجەلان وجودی هەیە و دیارە و باشترین شت دروشمی ژیان ئازادی کە بەڕێز ئۆجەلان فەلسفەی بەڕێز ئۆجەلانە ئەمڕۆ لە هەموو جیهان، لە پەرلەمانی ئەوروپا، لە نەتەوە یەکگرتووەکان، لە ئەوروپا، لە ئاسیا، لە هەموو جیهان ئەو فەلسفەیە بۆ بە ویردی سەرزمانی هەموو کەسێکی ئازادی خواست.